بەڵێ سڵاو لە ئێوە بینەران، من ئێستا لە دەربەندی بازیانم کە یەکێکە لە سەیرانگاکانی سنووری قەزای چەمچەماڵ. ساڵانی پێشوو ئەم سەیرانگایە ڕێگا نەبوو لەبەر گەشتیار، بەڵام ئێستا بەهۆی مانجی ڕەمەزان و قەیرانی دارایەوە هاوڵاتیان سەیرانگاکە چۆڵێکی زۆری پێوە دیارە و هاوڵاتیان گەشتیان نەکردووە. من ئەمەوێ گەر هاوکارم دیمەنەکانم بۆ بگوازێتەوە. ئێرە بە دروستی ئەکەوێتە ڕێگای سەرەکی چەمچەماڵبازیان، یەکێکە لەو سەیرانگا دڵگیرانی کەوا هاوڵاتیانی کورد و نەتەوەکانی ترش لە ساڵانی ڕابردوو ئەهاتن لێرە بۆ گەشتکردن، بەڵام ئێستا بە هۆکاری ئەوەی کەوا مانجی پیرۆزی ڕەمەزانە هیچ هاوڵاتیەک لێرە نابیندرێت و هەروەها لایەنی دووەمشیان قەیرانی داراییەکەوە موچەخۆرانی هەرێمی کوردستان نزیکی وا 2 مانگە موچەکانیان وەرنەگرتووە. ئەمە هەواڵ و زانیاریەکان بووکەوە لە سەیرانگای دەربەندی بازیان بۆ ئێوەم ڕاگەیاند. من ئەگەڕێمەوە لای ئێوە.